بنسبة خير يعني چاکە کردن لعینی ئیسلام دیارە هیچ نەبەسرایتەوە بەوەی ئایا خێر بەچێ دەکەی یان بە کەسەکە ڕەگەزی دیاربی یان ئەوە تێعینی دیاربی یان نەتەوەی دیاربی بە پێچەوانەوە دوور لە مرۆڤایەتی تەنانەت لەگەڵ ئاژەڵیش بە چاکەکردن ئەژمار دەکرێتن واتە ئەگەر حاشای مەجلیسی و گوێدار ئەگەر ئینسان سەگێک ئاو بدەن پشیلەیەک ئاو بدەن نان بدا خێری دەگاتێت چاکەی دەگاتێت تەنانەت ئەو گەنمەی فڕە دەدەینە سەر جادا بۆ ئەوەی کوێشکەکان و تەیرەکان و کۆترەکان بیخۆن کە هیچی کەسیش نی ئەوانەش خێرە تەنانەت حەدیثمان هەیە دەفەرمێ ئەگەر قیامەتیش هەستە ئەتووهە داری خۆت بچێنە دار بۆ ئەوەی بەرز بێتەوە خەڵک لە ژێر سێبەرەکەی دانیشیت خێری دەگاتێتن لە ڕێگا لە جۆگای سەر ماڵان هەمووی ئەوانە دەڵێ دەبی خاوێن بکرێتەوە خاوێنیکەوە بۆ ئەوەی خێرت دەگاتێ تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە دەفەرمێت لە چاکەی ئەعمالی عیبادی خۆم بینیمە چلکەدارێکی لاداوە بۆ ئەوەی کەسێک پێی بە بریندار و زامدار نەوی لەوەشە بە خێر دەنووسرێت و چاکەی بۆ دەنووسرێتن هەموو ئاینەکان قەناعەتم وایە و بەتایبەت ئاینی ئیسلام کە بتوانم قسەی لەسەر بکەم چاکەکردن نەبەسرایتەوە بەوەی ئیلا دەبی مسڵمان بی نه بەڵکو دەفەرمێ مرۆڤایەتی تەنانەت لە ئاەتی قورئانە هەمووی دەفەرمێ یا ئەیوها الناس لە عیبادەتەکان و پەرستشەکان دەفەرمێ یا ئەیوها الذین ئامنوا واتە ئەنگۆ مکەلەفن بە نوێژی خۆتان مکەلەفن بە ڕۆژووی خۆتان مکەلەفن بە دینداری خۆتان بەڵام لە شێوازە گشتێکە دەفەرمێ یا ئەیوها الناس واتە هەموو خەڵکی هەتا لە وجعلناكم شعوبا وقبائل باسي هالناس دكاتن لا باشا لا خراپە لە جوانی هەموو باسی خەڵک بە گشتی کراوە واتە چاکەکردن لەگەر هەر مرۆڤێکە بیکە لە ئاینی خۆت بیان لە ئاینێکی تربی خۆی گەورە هەر بۆت بەخێر دەنووسی و هەژمارە دەکاتن ئاین هەر لە بۆ چاکە هاتیە ئەگەر ئاین لە بۆ چاکە نەبوو بێ ئاینی باشترە لە بۆ شەر نەهاتیە لەبەرەوە ئێمە دەتوانین بڵین هەر شتێکێک کە لە ئاین بکرێت دەبی بە چاکە و بە باشی بکرێت بۆ هەموو کەسیش بکرێت ئەگەر ئەمەن بمەوە بەس لە بۆ برادرانی ئاینی خۆم چاکە بکەم ناتوانم ئەو دنیاە ئەو کۆمەلگەیە ئەم وڵاتە ئەم خاکە ناتوانم چاکە بۆ ئەم خاکە بکەم چونکە ئەم خاکە لە هەموو باوەڕ و لە هەموو دین و لە هەموو باگراوند و لە هەموو کەسێک تێدایە لەبەرەوە لە ئاینی بەهاییشەوە چاکەکردن تەنانەت لە بۆ بەهاییەکان نییە حەزرەتی بەهاوڵڵا پێغەمبەری ئاینی بەهایی دەفەرمووێ عاشروا مع الأديان كلها بالروح والريحان كلها تەنانەت ئاینێکی تایبەت نییە مەزهبێکی تایبەت نییە نەک بەس لە بۆ ئاین ئەمە دەتوانین هەتا بڵین لە وڵاتانیش ئێمە هەندێک جارەی بینین کە خەڵکی هەیە لە وڵاتانی دراوسی لە وڵاتەکانی دیکە دێن بۆ ئەم وڵاتە ئیشەکەن لە ئەم خاکە ئیشەکەن دەبی چاکەی ئێمە تەنانەت بۆ خۆمان نەبێت لە بۆ هەر کەسێک بێت لە بۆ هەر ئاینێک لە بۆ هەر وڵاتێک لە بۆ هەر باگراوندێک بێت ئەمە دەبی ئەو چاکە بکەین کە لە بنەما ئەساسیەکانی ئاینی بەهاییە چونکە گەردەمانەوەی بیگەین بە ئاشتی لە ئاستی جیهانەوە ئەمە دەبی بیریەوە بکەین کە چاکەکە دەبی هەموو کەسێک بەش بگرێت بێگومان خێرکردن هاوکاریکردن بەوەیە کە ئەو کەسە پێویستی پێیەتی یان نا یعنی من چ سوودێک دەبێ هاوکاری کەسێک بکەم خێری پێ بکەم کە پێویستی پێ نەبێ لە کاتێکدا کەسێکتر لە پێکاتەیەکی کە پێویستی پێیەتی و نەیدەمێت لەبەرەوەی چۆن بڵێن بە بۆچین خۆم دەبێت تەنها بۆ کەسە نزیکەکانی خۆم یاخود سەر بە پێکاتەیەکی دیاریکراوە تەنها بەس بۆ ئەوانە خێر بکەین نەخێر فەلسفەی خێرکردن ئەوەیە کە پێویستی پێیەتی ینی ئێستاکە ئێمە ئەبێ بزانین سەرڕای ئەوەی کە هەموو ئاینێک وەکو فەرزەکەیە کە خێر بکەن لە وەکو فەرزەیەکە لەسەری کە خێر بکات بەڵام دەبینین خۆشبەختانە لە ڕۆژانی تر کە بڵێن مرۆڤ هەر خێر دەکات دەچمە دەرەوە دەبینم ئاوێک دانراوە ئاوکە دانراوە بڵێت تەنها موسڵمانان لێ بخوا یاخود مەسیحیان لێ بخوا هەر کەسێک لێ دەخوا ئاساییە ئەو کەسێک داینەوە بۆ مەبەستە پێکاتێکی دیاری کراوە لێ بخوات یاخود سندوقێک دانراوە بۆ هاوکاری ئەوانی کە پێویستیان پێ من کاتێک هاوکاریکە ناڵێم ئەمە بۆ دەستی کێ دەڕوات یعنی ئەوەیە فەلسفەی خێرکردن کە ئەو کەسە پێویستی پێیەتی پێم وایە هەموو ئاینەکان لەگەڵ ئەو هەدان
بەڵام ئەگەر سەرەتا لە کۆمەلگایەکی داخرا و دەژیان لەبەرەوە ئێمە پێش دروستبوونی یاسا ئاینەکان یعنی هین بوون چۆن بڵێ یاسای کۆمەلگاکە بوو ئەگەر تەنها لە کۆمەلگایەکی داخرا و دەژیان پەیوەندی زۆر نەبوو لە نێوان نەتەوەکان ئەو کاتە بەڵێ تەنها یارمەتی کەسوکاری پێکاتەکان ئەندامانی پێکاتەکان خۆیان دەدا بەڵام ئێستاکە خۆشبەختانە دنیا فراوان بووە دەتوانین لە ڕووی ئەلکترۆنی و سود لە تەکنۆلۆژیای شوەرگیری بۆ هاوکاری کردنی هەر کەسێک کە پێویستی بە هاوکاریەوە بە خێرە لە وڵاتێکی تریش بێت پێم وایە ئەوە فەلسفەی خێرکردنەوە فەلسفەی خێرخوازیە لەبۆ خێرکردن و چاکردنی تقریبا هەمووی ئاینەکە هەمووی وەکویانە تقریبا هەر یەک فەلسفەی لەبۆ ئاینەکە خاصن سابع لە دین ئاین سابعی مەدایەکان لە گنجە ڕەبا و لە پێغەمبەری یحیە بن زەکەریا عەلەیهی سەلام ئەوانە زۆر تەرکیزی لەبۆ ئەوانەی زدقە ئەوانە لە ئاینی سابعەکان ئەوان وسڵایە زدقە لەبۆ هەل لەبوو سابی و لەبوو سابی ناکە دەبوو لە هەمووی خەڵکی لەبوو هەمووی مرۆڤ دەبی ئەوانەی هاوکاری و یارمەتی دەبی هەل بدەیت دەبی ئەو ئەساسی ئەوانە دینی مندائیەکانی دەبی بەس لەبوو دینی مندائی نەبوو هەل هەمووی ئاینەکە تقریبا هەل یەک فەلسفەی ئەوانەی ئەساسی دینەکەی دەبی هەل دەبی زدقای بدەی دەبی هەل یارمەتی بدەی ئەوانە ئەساسە بێگومان تەواوی بۆ چوونەکان لەوە ڕێزانەوە من کە بیستوم هەر بۆ چوونی من شوایە دەڵێم تەواوی ئاینەکان کە بۆ بەرژەوەندی و بۆ چاک سازی تەواوی کۆمەڵگاکان هاتووە هەمووی زۆر نزیکن لە یەک ئێمە دوور نین لە یەکتری بڕوات بێت ئەگەر بێ و ئێمە بەو فکرەوە بیکەین بەو عەقیدە جوانە کە پێکەوە ژیان خۆی خێرە ئێمە کە باس لە خێرەکەین بڕوات بێت خێرکردن ڕەهەندی یەکجار زۆرە ئیتر تۆ لە ڕێگەی خۆت جۆرەکانی خێرکردن چییە چاکەکردنە خۆشەویستیە مەحەبەتە لەگەڵ یەکتری هەموو ئاینەکان لە یەکتری نامۆنین هەمووی بەو فکرەوە هاتووە و ئەو ئاینانە کە دروست بووە هەمویان بە چاوێکی پیرۆز تەماشای یەکتری بکەین گرنگە چۆن ڕێز لە ئاینەکەی خۆم دەگرم دەبێ ئاوهاش ڕێز لە ئاینەکانی تر بگرم ئەمەش ئەرکێرە دوورخستنەوەی مرۆڤەکانە لە بیری شەڕ لە کردداری شەڕ لە گفتاری شەڕ هەموو ئاینەکان متفقن لەسەر ئەو هاو یعنی لەگەڵ لەسەر ئەو شتە جوانانە ئەو فەرم بنسبة ئاینی زوو بابرین فەقیر و هەژار و یا خود دەوڵەمەند ئەوان لەناو خۆیان دە سندوقێکیان دروست کردووە ناڵن کە خەڵکی فەقیریان هەبێ لە بۆ دەرەوەش بابەتێکی دیکە لە هەرێمی کوردستان لەبۆی کە هەندێک مامۆستا شتێکی دەپرسێ ئاینێک لە بۆ ئاینێکی تر لێرە داستا ڕێکخراوە کاتوە خۆشبەختانە ئیش دەکاتن بۆ ئەو منداڵانەی کە دڵیان کوونە دەبی راپۆرتی ئەگە پزیکی پێبی لەسەر حسابی خۆیان چەندی خەڵکیشمان هەیە کە شاهیدە کە بڵین لەسەر حسابی خۆیان دابن بێ ئەوەی لیان پرسنایەت و عەرەبی مسلمانی یەزیدی ئەو شتە نیە تاسە زیاتر لە 1600 منداڵیشیان چا کردوێتەوە کار منداڵی 5,000 یۆڕۆ تێدەچێت زۆر سپاس ئێمە وەکو ئاینی مەسیحی ئەگەر سێری بکەین لە ڕابردوو هەر لە سەرەتای ساڵی 1990 کە ئەو ڕووداوانەی لە وڵاتەکەمان ڕوویدا ئەو گۆڕانکاریە خەڵکێکی زۆر وای لێ هات وەکو هەرێمی کوردستانیش دوو ئابلوقەمان لەسەر بوو یەک ئابلوقەی جیهانیەک ئەویتر ئابلوقەی عێراق بوو ئەو کاتی چەند ساڵ منەظەمەی کاریتاس هەیە کەوە سەر بە منەظەمەی کەنایسیە عالمیە دەستی بکرد بە یارمەتی دابشکردن وەکو خۆراک خواردەمەنی دەرمادا و دەرمان پێداویستی بۆ خێزانانەی کە پێویستیان هەیە بەڕاستی ینی بەبێ فەرق و جیاوازی نەک تەنیا لە بۆ بڵێن کریستیانەکان یا مەسیحیەکان بەڵکو بۆ هەموو بڵێن دانیشتوانی یاریمی کوردستان ئەوەی مەسەلەن پێویستی پێ بوو توانیان یارمەتی بدەن لەم بارەیەوە و بەردەوامی بوون چەندەها ساڵ بەردەوام بوون لە کاری خۆیان کە ئەمە پەیوەندە ڕەبتە بە کەنایسەکانی جیهانی لە ئاستی جیهان
وجگە لەمەش وەکو ئاستی تایبەتیش یعنی ئێمە ڕێگە پێدراوە کە شخصێک یارمەتی شخصێکی تر بداتن وەکو لەما بینی دوو کەس یارمەتی هەبێ یارمەتی نەخۆشیە دکتۆر بۆ ئێستا ینی ئەوەی ئاستی بکەن ینی پێداویستی زۆر هەیە ئێستا لەم وەزەکە ئێمە ئێستاتیا لێ دەژین بەڵام ڕەنگە تاکە کەس بەو شێوەیە نەبێتن بەڵام وەکو کەنیسەش ئێستاش ئێمە ئەوەمان هەیە وەکو جەمعیەی ڕەحمەی کەلدانی لە عنکاوە حالیان هەیە کە ئەوەش بەکە ئەرکی خۆی هەڵساوە و ئەرکی خۆی هەڵدەستێتن و خەڵکانێک هەیە لە جیاتی ئەوەی بیدەنە خەڵکە تاکە کەسێک تەسمیری ئەو منە ڕێک خراوە دەکەن ئەوانیش لیژنەیان هەیە بۆ نمونە سەرپەرشتیاری ئەو یارمەتی دابشکردن ئەوە بەقەدەر توانای خۆیان طبعاً یارمەتی ئەو کەسانە دەدەنەوەی پێداویستی هەیە بۆ ینی کەواتە درێژێ پێ نەدەم بۆ تاریخۆم حەز دەکەم بڵێم وەکو هەموو ئاینەکانی تر پابندن بە یارمەتیدان و یارمەتی خەڵک و ینی ئەوە شکارێکی پیرۆزە بەردەوام لە هەموو ئاینەکان ئەو کارە پێڵ بستین و زۆر سوپاسان دەکەین. طبعا خێرکردن لە ناوە ئاینە ئێزدی یەکشوان پرەنسیپێن نەگۆڕە و تشتی هەری گەرنگ ئەوە کە جوداکاری نێتەکردن سەبقیت ئاینی هەنە لەسەر خێرکردنی یعنی یەک سەبقەت بێژی ئەگەر تو خێرەکی بێکی بگەهینی ماویشی توشکی دێنی یعنی سەبق گردشی هەیە ئەگەر خێرەکی بێکی بگەهینی ئەن کوتە خێرەکە بێکی دابێ هەکە تەب ئاوێدە بەردابێ خێرەت البا خودی وندا نابێ ینی لە ئایندا بەحسا گرنگیا خێری هاتیەکردن ناوە ئاینی ئێزیدەوە تاکید لێ هاتیەکردن کە چێ نابێ پرسیار بکێ ئەو خێراکە تگەهینە کەسێکی پرسیار بکێ توشکی ئاینێکی توشکی عاشیرەتی توشکی طبعا بیش نەسینا ئەمە بەس ئەوەیە کە نابێ جوداکاریە بکێ خێرەتە ئەگە بگێتە دەستی هەر کەسێکی ئەو کەسێکە پێدفی بێنجا ژە هەر ملەتێکی بیاژی هەرجیهەکی بێوە بەمان شێوە خێرکردن نەتەنە ئەوە کە تو دەستی هاریکاریە بگەهینە کەسێکی ترێکە پێدفی پێە بەلکو دوعاکردن تو دوعاە بوو کەسی بەرامبەری خۆ بکیاژی یەکشوان خێرایە لە ئاینە ئێزیدا ینی یەکژوان شێت هەر سەرکی کە ڕسپتامێ نەش بەرەکو کەسیزیمە بەست شێکی گەلێک جوان ناوە ئاینە ئێزیدا دەما کە دوعای خۆتکەن دەستپێکە دوعای خۆت بێ یا خودێت تو هەفتی دوو ملە تا بسترینی بفارێزی باشی مەژد گەل یعنی پێش ئەوان دوعا و خێرێ بۆ خەڵکی دیت خوازی پشتنگێ بۆ ئاینە خوا و ماڵ و زارۆکت خۆت خوازیتن و بە هەمان شێوە ینی ئەکە بەحس بکەین ینی لە سەردەمێ هاتنە داعش ئێزدی لێ قەومین ڕاستی و پێدوی بە هافکاری و خێرا هەموو لایەکی بوون تایبەتی لە ڕۆژێت بەریدا و ناتر بیرکردن کە برایەت مسلمان تایبەت لە دهۆک و لە زاخۆ دەرگەی مزگەفتاژی زیارە بەکردن و حەوان دڵوێدری و لە گۆری ئیمکانیات برایەت کریستیان دەرگەی کەنیسا بەکردن بە هەمان شێوە لە پێش ئەکە لەمە بە قەومی برایەت مسلمانت لەحفەروان قەومی و ما دەرگی هەما لە خۆش ڕەکردن چەند هەیڤال مالێت مەدەبوون ما وەکو یەک خێزان ئەم پێک لە دژیان لۆمەژی ینی خێرکردن گرنگە ئەوە تو خێرا خۆ بکی ئەو تشێکە دەکەوێت دلێتە پێ مرتاحت بێ و تو پرسیارەوەی چندێکی کە ئەو خێراتە دەبگێتە دەستێکی ژبەر ئیشارە پێدا ینی خودت بێژێ ئەکە تۆ خێری کەسێکی بگەهینی پرسیار نەکە توشکی دینی ئەکاتە خێرە کەسێکی دابێ کە خێراتە ئاوێتە بەردابێ ئەو خێراتە با خودێ وندا نابێ